دوو برای خۆشەویستی ترمان کاکە ڕابەر و کاکە محەممەد لە بەنداوی پریسخنکا بوون هەتا سەعات و شتێکیش لەسەر قەبرامی بەیەکۆ بین گەشتینەوە لای ماڵ خۆمان تقریبان بووە سەعات 5 دقی ماوە بۆ سێ شەو ماتۆ سواری هاو دەستڕێژی گولەی لێکردن و ڕۆی ماتۆر سوارەکە من کام شتە ڕوویدا لە ماڵا بم یەکەم فیشەک تاقی نەچوومە دەرەوە دووەم تاقی نەچووە کات دەچوومە دەرەوە سێنم کرد کاکە بەشداری پورزام وەبان جادەقەوە کەوتووە کاکە شکۆژە حسێو کە برایەکەوە لە براکانی خۆمان ئەی ژۆبان جادەقەوە کەوتو بوو کاکە پێشڕۆی برایشم ئەوشە کەوتو هەرسێکیان لە پالێکە کەوتو بوون ئەتر زەلامێ دای بە پاڵمان بەس لەمە ناسی هینێکی لەسەرا بوو ئەم هینی دلیڤەری هەیە تەپلە کڵاوێکی لەسەرا بوو ڕۆژ سواری ماتۆڕێ بۆ ڕۆژ بەستر شوێنەکە تاریک بوو نەمەناسی کێشەیەکیان هەبوو ئەم خزمانی ئێوە هیچ گرفتێکی تریان هەبوو ئەوەنە ئێوە گومانکەن مشکلەیەک لەگەڵ برادێک کەسێک وەڵای هیچ کێشە هیچ گرفتێکی هەن لەگەڵ کەسان نەبوو ئەمە هاتوون لە بەدەرگای خۆمانە تەعدایان یەکردو کوشتویانە و کابرا ڕۆشتووە و دیار نییە سێ گەنجە کەسیان خێزاندارن ماڵ و مناڵیان هەیە و تەمەنیان چەنە پێشڕۆی برام خێزاندارە و ساحێوی سێ مناڵە کاکە بەشداریش تەمەنی 18 ساڵە کاکە شکۆش تەمەنی 20 ساڵە